لە ساڵی 2019ەوە زیاتر لە 450,000 کۆچبەری نایاسایی هاتوونەتە تورکیاوە بەپێی ئاماری فەرمی کۆچ و کۆچبەران لە وڵاتەدا. زیادکردنێکی بەرچاو لە چاو ساڵی 2013دا ڕوویداوە. زۆری کۆچبەرە نایاسایەکانیش لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا لە ئەفغانستانەوە هاتوون، لە نێویشیاندا بەشیر نزاری. زۆر سەختە لە ئەفغانستان بژیت، بەس نییە لێرە خۆراکمان هەیە بۆ خواردن. جارێ لە تورکیا دڵخۆشین. لە ئەفغانستان حکوومەت هەر نییە. ئەگە حکوومەت هەبوایە ئێمە وامان بەسەر نەدەهات. بەپێی ئاماری فەرمانگەی کۆچ نزیکەی 47,000 کۆچبەری ئەفغانی لە تورکیا دەژین لە مانگی 11 2020ەوە. زۆربیان بە سەختی و بڕینی ڕێگای مەترسیدار گەیشتونەتە تورکیا. زۆر سەخت بوو لە ئەفغانستانەوە بگەیتە ئێرە. دەبوو بەبێ بەڵگا ئێران ببڕیت. لە ڕێگاش دز لە هەموو کۆچبەرێک 500-600 دۆلاریان لێ دەستاندین. ئێمە ژیانی خۆمان خستە مەترسیەوە تا گەیشتنێتە ئێرە. کارکردن لە پێناو دایک و باوک و خێزان و مانەوە. بە پیادە ئێران و پاکستانم بڕیوە تا هاتوومەتە ئێرە. لە ئەفغانستان شەڕ هەیە، نەوڵات هەیە، نەپارەش. بەگەیشتن بە تورکیا پەیداکردنی کار ئالەنگیریەکی دیکەیە لە کاتێکە کۆچبەر ئەفغانەکان پەڕاوی یاساییان نییە. لەبەر ئەوە پشت بە کرێکاری ڕۆژانە دەبەستن. کارکردن وەکو بۆیاخکردن یان ڕێکردنی باخچە یان کاری بیناسازی. زۆر بەشیان دەڵێن کرێیەکی کەم و کارێکی سەخت. بۆ کاری شەڕ و نەئارامی لە ئەفغانستان ناتوانانی لەوێ کار بکەیت. لە تورکیا ژیان زۆر سەختە. پێویست بە پارەیە بۆ کرێ خانوو، پارەی کارەبا و ئاو. لە زستانیش ناتوانانی کارت دەستکەوێت. فرسەتی هەلی کار زۆر کەمە. بۆ هەزاران کۆچبەری نایاسایی لە تورکیا تاکە هیوایەک هەیان بێت پێدانی پەڕاوی کارە بە فەرمی لە تورکیا یان ڕێگەی بدۆزنەوە بڕۆن بەرەو ئەوروپا.